من خۆم چەند زمانێک دەزانم زمانی کوردی لە هاوشانی زمانی عەرەبیشە و بەڵکو دەوڵەمەندتریشە و ڕێزمان و چەندین وشەی تایبەت و زۆر دەوڵەمەند و دێرینتریشە لە زمانەکانی دیکە زمانی کوردی. مەثەلەن بۆ نمونە تا ئێستا گەنجی ئێمە نازانێت بزنۆک یانی چی. لە مزگەوتی ئاشتیم لە شاری کەلار لە مزگەوتەدا لە شەوانی ڕەمەزان چالاکیێکی جیاواز ئەنجام ئەدرێت. مامۆستای مزگەوتەکە داوای لە نوێژخوێنان کردووە هەر کەسێک و شەوانە شەوی بیز و شەی پەتی کوردی بهێنن بۆیان وشە کۆنەکان ئەوانەی کە لەوانەیە جیلی ئێستا زۆرێک گوێبیستی نەبوو بن دواتر تیر و پشک بۆ ئەو کەسانە ئەکرێت کە وشەی پەتی و تەواو کوردەواریان هێناوە و خەڵاتیان پێدرێت. من بۆ قسەکردنی زیاتر ڕۆمەلای مامۆستا عەبدوڵڵا پێشنێژ و تارخوێنی مزگەوتەکە مامۆستا گیان سڵاو لێبێ بیرۆکەی ئەمە چی بوو لە مزگەوتێکدا و وشەی پەتی کوردی بەم شێوەیە پێشبڕکەی بۆ بکرێت. پێشەکی بە ناوی خوای گەورە زۆر بەخێرەتان دەکەم. بەڕاستی ئێمە وەکو میلەتی کورد زۆر پێویستە قیمەت و بەهای ئەو دیاریانەی خوای گەورە بزانین کە پێی داوین یەکێک لەوانە زمانە. چکە زمانی ئێمەش هیچ کەمیەکی نییە لە زمانەکانی دیکە بەڵکو زۆر دەوڵەمەندترە. من خۆم چەند زمانێک دەزانم زمانی کوردی لە هاوشانی زمانی عەرەبیشە و بەڵکو دەوڵەمەندتریشە و ڕێزمان و چەندین وشەی تایبەت و زۆر دەوڵەمەند و دێرینتریشە لە زمانەکانی دیکە زمانی کوردی. وخوای گەورەش دەفەرمێەوە من ئاياته اختلاف ئەلسینەتیکم لە نیشانەی دەسڵاتی منە جۆرا و جۆری زمانی ئێوە و لە قورئانیشا چەندین وشەمان هەیە لەوانە ئیبراهیم ئازەر چەندین وشەیمان هەیە وشەی کوردین ئەوانە و خوای گەورە لە قورئانە بەکاری هێناوە و لە سوورەی فەتحیشا خوای گەورە مەدحێکی گەورەی ئەو میلەتە دەکا میلەتی کورد لە سوورەی فەتحا بۆ پێغەمبەر و بۆ هەموو عەرەب. بۆیە بەڕاستی پێم خۆش بوو شتە نەتەوایەتیەکان تێکڵاو بکەین بە شتە ئاینەکان چونکە ئاین و نەتەوە دووشتن کە لە یەکجیا نابنەوە. ئاینیش هانی ئێمەدا قیمەت و بەهای نەتەوەی خۆمان و نیشتیمانی خۆمان بزانین و نەتەوەی ئێمەیش بەبێ ئاین و بەبێ ڕێکخەری ژیان تەواو نابێ. بۆیە پێم خۆش بوو هەر وەکو بیرخستنەوە وەکو وەفایەک بۆ خاک و نیشتیمان و خەڵکی خۆمان و زمانی باو باپیران و باوکە حاجی و نەنە حاجی کۆمەڵی وشە هەیە کە ئەو شانە لە بیر کراون و بەڕاستی گەنجی ئێمە لە باتی ئەو وشە جوانانە ئۆکەی و تانکی و هەواری و ئەو بابەتانەی کە ئەوڕۆ زۆر قەینا زمانی دیکەش ئێمە بزانین زۆر گرنگەوە هانی گەنجەکانی دەین کە دە زمانیش بزانن. ئەمما زمانی ڕاستەنی کوردی خۆمان بە تایبەت ئەوانەی کە زۆر قسەی نەسەق و قەشەنگ و جوان و زۆر بەپێزن بیزانین. بۆیە ئەم فکرە هات بە بیرکردنەوەماندا لە ناو نوێژخوێنان لە مزگەوتا باسم کرد کە هەر کەسێک بیز وشەی ڕاستەنی کوردی ڕابردووی باوە حاجی و دایە حاجی ڕابردوو کە بەکاریان هێناوە وشە جوانانە لە باتی لەفە ئێمە هەموو گەنجی ئێمەیەژێ لەفە. ئەمما ئەمڕۆ ئەو وشە نەسەقە جوانانەی کوردیە کە لە بیرمان نەماوە و بەکاری ناهێنین ئێمە من پرسیارم کرد لە هەموو نوێژخوێنان وتم جنجک یانی چی؟ کاتی خۆی باپیران جنجکێ گۆشت ئەو نەخۆشیان و جنجکێ گۆشت من گوێم لە باوکمە بوو خواعافیان کە لەگەڵ مردوی هەموو لایەک. بۆیە بڕیارماندا هەر وەکو ئەرشیفێکیش ئەمە لە ئەرشیفی مزگەوتا بمێنێ و هەر بچاتە ئەرشیفی ژیانیشمانەوە. الحەمدوللا خەڵکێکی زۆر بەشداری کرد لە کۆمەڵی وشەی زۆر گرنگ و زۆر تایبەت کە بەڕاستی هەمووی مەثەلەن بۆ نمونە تا ئێستا گەنجی ئێمە نازانێت بزنۆک یانی چی هەرنەیشی بیستووە و زۆر شتی ترکە ئەمانە دەکرێت من وازانم ئەتوانین بەحثی ماستەر و تڕۆحەی دکتۆرای لەسەردانین. وشەیەکم بینی کۆنە ساڵ ئەو شێم تا ئێستا نەبیست بوو یعنی زستان بێگومان زۆر شتی نەسەقی جوانی تێدایە.